ئاراستەی وەزارەتی ناوخۆی دەوڵەتی عێراقیە کە پێک هاتوون لە مامۆستا ئەحمەد هەردی محەڕەم محەممەد ئەمین کامەران موکری لە یارمەتیدانێتی بۆ چاپکردنی ئەوەشکان و چالاکی هەمیشە بەردەوام بووە تا کۆنگرەی سیاسەمەندەبوونی سەد درۆزبایی لەکێتی نووسرانی کوردەکەم کە هەمیشە پێشنگی هەموو چون و توێژە کۆمەڵاتیەکانی ئێمە کوردستانی ئێمە بووە چینێک ڕۆشنبیر چینێک لە سنگەنی پێشەوە چینێک لە پەناجێ و لە پەناسەری داگیرکەران و دژمنانی وڵاتەکەمانەوە کەڵەمەکانی ئەندامەکانی هەمیشە وێرانە و نەسوسانە کە توانیان پەردەی ڕەشی داگیرکەرانی وڵاتەکەمانە بوون لەم بەرپرسیارەتیە ڕزگارمان ببێ کە بۆمان ناچێ بەڕێوە ئەم یادە بە یادێکی پرشنگدارە ژمێرێت چونکە 50 ساڵی زێڕینی تێپەڕ ئەکا و زۆر نووسەرمان شەهید بوو زۆر نووسەرمان چوونە نەمرانەوە بەمە ئێمە ئەمانەوێ وەکو دەستەی سلێمانی کەوا ئەو قەڵەمانە بەسەرکەینەوە ئەوڕێکیان لێ بینەوانێ و ئەو گڕوتینە بینەوە بە ژیانی ڕۆشنبیری لە شاری سلێمانیە کە بە شاری ڕۆشنبیری ناسراوە. آخر دورة كرديد مان بيش مانجت ومانجتوني تقريبا لأردن. است معلومات يعني برنامج معنا. دستي داكوتشي لما في روجنامة نوسان انجمني سندكار روجنامة نوسان بو ام جاره بباشي زاني يعني بهدفي اوي كبتوانين چەند ئەو ڕۆژنامە نووسانە خەڵات بکەین کە بەردەوام سکاڵی خۆیان تەقدیم کردووە و پێشەلکاریان بەرامبەر کراوە بۆ ئەوی هاوڕێکان و برادرەکانی کەشان فێری ئەوە بن کە لەسەر مافی خۆیان سکاڵات تەقدیم کەن و بێنە دەنگ ڕۆژنامە نووس لە شاری کەرکووک لە دۆخێکی زۆر خراپدایە بۆیە پێویستی بە ئاوردانەوەی جددی هەیە و بە تایبەت ینی لە پێدانی زانیاری لە پاراستنی گیانیان کە ئێستا لە شاری کەرکووک هەمولایەکە زانین ئەم شارە وەکو سەربازگەیکی لە هاتووە هێزی ئەمنی بە هەموو شێوێک چاودێری ڕۆژنامە نووس و کاری ڕۆژنامە نووس دەکات بۆیە ڕۆژنامە نووس عین لەم شارێ ناتوانێت بە شێوەیەکی پیشەیانە کاری خۆی بکات. از آن دست نخوشم از اینفلوئنزا مرهیه دبیز نرم مروفکی ماچ نکرد. او پلچموک وزاره پلچموک اوایه کلمش نوا کلمش ده ویروس ده مثلا بسری خود نکار جانا خود بردام بکه ویروس. اول چی مهم یاشی ای bitki دارو بل کسکایی هیه. هر وقت نخوشی و نخوشی کرونا ویروس جی تایبت مترسی وان سر بشه جواکی هنه وانا کینه وقت نخوشی عمری وان 65 سالی به اختیار به نخوشی کلیه به نخوشی سکریه به نخوشی وقت سرطان به وانه هنه کی نخوش علاج بور حبری نخوشی علاج منعی کارتینه ناوی نم رطوبتاوی جسی دقیق حتى چلو حي ساعات جانا خو كان دوام امرو بجداریم کرد لەم قۆڕاکە کەسێکی پسپۆر دکتۆرێکی پسپۆر ئامادە بوو زانیاری پێدان لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا و چۆنیەتی خۆپاراستن لە ڤایرۆسەکە و بۆ من زۆر پێویستە زانیاری تەواوم هەبێ لەسەر ئەم شتە چونکە من قوتابی مامەڵم لەگەر دەور و بەر لەگەر خەڵک تێکەڵە بم پێویست بوو کە هۆشیاری زیاتر بەدەست بێنم سوودی باشم لێبینی. نکات چاوش جمروبا درباسی مروبا ده تایبت ویا وزاره به تایبت بچ به بری هدشتی پرچ موقع دمت زیاده مداخله جانا و اندک الفارو صد درباس نده حیوانات چوره از هاتون دل که تنش ده